جوتیارانی گوندی هاڵی سەرچاوەن لە سنووری ناحیی بازیان سەرقاڵی دروێنێ و چەڵتوکەن کە لە مانجی نیساندا چاندویانە. ئەوان باس لەوە دەکەن لە ڕووی جۆرێتیەوە چەڵتوکی بازیان یەکێکە لە جۆرە هەرە باشەکان، بەڵام حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە بیانی و قەیرانی داراییەوە ماوەی چەندین ساڵە هاوکاری جوتیاران ناکەن و خزمەتگوزارێ کشتوکاڵەکانیان بۆ دابین ناکات. هەر ئەمەش مەترسی لەسەر کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆ دروست دەکات. ئاماژە بەوەش دەکەن بەراورد بە ساڵانی پێش و بەرهەمی ئەم ساڵی چەڵتوک لە سنوورەکەدا باشتر و زیاترە. لە تقریبا 24ەوە داشێندرێ هەتا 29 بەدواوە ئەدورێتەوە. کۆتایی مانجدەیت درێنەی تەواو بێ. چەڵتوکە چەڵتوکێکی باشە و بازیان بەناوبانگە بە برنجی بازیان. بەرهەمێکی زۆر باشی هەیە. ئەگەر حکوومەت هاوکاریمان بکە زیاتری یەکەین و بەرهەمی باشمانە بێ. قوربان ئەم ساڵەکە هیچ هاوکارێکی نەکردووە، هیچ هاوکاریش فەلان نەکراوە، نە سەما نە شتێکیان نەداوە پێمان. تقریبا باشتر لە ساڵان چوومە بە حکمی ئەوەی کە هەست ساڵێک لە بازیان بەتەمەن سنووری بازیان ئەگە باران زۆر بەبارە عەرزەکان نەتەقێ کە تەقی دانێوەڵەکان بەرهەمی کەمە بێ، بەڵام کە وەکو پێی دەڵێ بارانێکی تۆزە کەمتر بێت بازیان داهاتەکەی باشتر بێت، بەروبوومەکەی باشتر بێت، باشتر بڕشتیە بێت. ساڵ بە ساڵ بەرە زیاد بنڕۆ، ساڵ بە ساڵ. ئێستا ئەم ساڵ لە پار زیاترە، لەو احتیمالەیە کە باران هەبێت ساڵێتر لەم ساڵ باشتر بێت. هیچ شتێک تا ئێستا نەوەڵی فەلا هەبای هەزار ناشتی وەرنەگرتووە، نەس سەماتی شتێکی وەرنەگرتووە. چەڵتوک یەکێکە لەو بەرهەمانەی کە ئاوێکی زۆری پێویستە تا پێدەگات. جوتیارێکی دیکەش دەڵێت باهۆی لێدانی ژمارەیەکی زۆر لە بیری سووری لە ناوچەکەدا و لە دەوروبەری سەرچاوە ئاویەکانی سنوورەکە ئاوی دۆڵی بازیان ساڵ بە ساڵ بەرەو کەمبوونەوە دەچێت. هەر ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونەوەی بەرهەمی چەڵتوک لە سنوورەکەدا دەبێت. هەر بۆیە پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان ڕێگری بکەن لە لێدانی زیاتری بیری سووری لە سنوورەکەدا. ئەم سنوورە لە ڕابردوودا ئاوێکی زۆر باشی هەبوو، ینی لە کەبڵم لە هەرە مەنتیقە باشەکان بوو بۆ ئاو، هەم ئاوێکی سازگار و هەم ئاوێکی هەمووی ئاوی کانی و ئاوی سارد و جا عادەتەن ئاوی ساردیش بۆ چەڵتوک و کشتوکاڵ شتێکی زۆر باشە، بەرهەمێکی زۆر باشە داوە دەستەوە. بەزەمە چەند ساڵێکە بەهۆی لێدانی بیری سووریەوە کە ئەم بیرانە زۆر لێدراون لە دەور و پشتی سەرچاوەی ئاوەکان تەنەزولی هێناوە. کاریگەری زۆر ینی بەرهەمی چەڵتوکی زۆر کەم بۆتەوە، ینی کە بڵم لە 100 تا 80 کەم بۆتەوە. لە سنووری بەشی کشتوکاڵی ناحیی بازیان و لە سنووری 55 گوندی سنوورەکە نزیکەی 3000 جوتیار سەرقاڵی بەرهەم هێنانن. ناوچەکەش خاوەنی زیاتر لە 147,000 دۆنم زەوی کشتوکاڵیە. بەڵام لە ئێستادا بەهۆی دروستکردنی ژمارەیەکی زۆر لە کارگەی جۆراوجۆر سروشتی ناوچەکە لە کشتوکاڵیەوە گۆڕاوە بۆ پیشەسازی. هەر ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونەوەی بەرهەمی کشتوکاڵی و ژینگە و تەندروستی هاوڵاتیان دروست کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی هاڵی سەرچاوە لە سنووری ناحیی بازیان.